دوای 10 ساڵ ڕاگیرانی بەهۆی ئابووری سەربەخۆ بۆ یەکەم جار لیستی موچە بە پلە بەرزکردنەوە ڕەوانەی بەغدا دەکرێت. بەبێ پارتی کۆمیسیۆن ژمارەی لیست و قەوارەکانی بۆ هەڵبژاردن دیاری کرد و یەکێتیش دەڵێت خۆمان بۆ بانگەشە حازر دەکەین. وادەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکرێت. سڵاوتان نەبێ لاستان دەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. وەزارەتی دارایی وابووری سەرقاڵی ئامادەکردنی لیستی موچەی مانگی چوارە بە پلە بەرزکردنەوە بۆ ئەوەی ڕەوانەی بەغدای بکرێت. میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت بڵاوی کردەوە ئەگەر لیستی پلە بەرزکردنەوەکەی فەرمانبەران بۆ مانگی چوار تەواو نەبوو ئەو کات بۆ مانگی 5 لیستەکە تەواو دەکرێت و ڕەوانەی بەغدا دەکرێت. ئەوە لە کاتێکدایە بەهۆی ئابووری سەربەخۆ لە 10 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بەپێی بڕیارێک بە نایاسایی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتبوو. بەوەیەوە فەرمانبەرانی هەرێم زیانێکی زۆریان پێگەیشتووە و ئامادەش نەبوون ئەم مافە بۆ فەرمانبەران بجێڕنەوە. ئەو هەنگاوە لە کاتێکدا مانگی شوباتی ئەمساڵ دادگای فیدراڵی حکوومەتی عێراقی پابەند کرد کە دەبێت هاوشێوەی بەشەکانی دیکەی عێراق مافی موچەخۆرانی هەرێمیش بدەن. کۆمیسیۆن ژمارە و تیر و پشکی ژمارەی قەوارە و لیست و کاندیدەکانی لە بەغدا بەڕێوە برد لە کاتێکدا پارتی بایکۆتی هەڵبژاردنەکەی کردووە و هەموو هەوڵەکانیشتا و کێسا بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەسەر داخوازی پارتی شکستیان هێناوە. ڕزگار حاجی حەمالێ پرساوی مەکتەبی هەڵبژاردنەکانی یەکێتی بە میدیای فەرمی یەکێتی ڕاگەیاندووە بە پێی خشتەی کۆمیسیۆن بۆ قۆناغەکانی داهاتوو هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن ئامادە دەکەن. هۆکاری سەرنەکەوتنی نێوەنگیریەکان بۆ دەگەڕێتەوە هیچ لایەنێک پشتیوانی پارتی ناکات و مەرجەکانی پارتی قورسن بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردندا بکرێت. بە گوێرەی لێدوانی سەرچاوێکی ئاگادار ڕێکەوتن لە نێوان عێراق و تورکیا کراوە لە سەرەتای مانگی ئایاری داهاتوو هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهان تورکیاوە دەست پێ بکاتەوە. دەژڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆڕی نەوتی کەرکووک جیهان بە شێوەیەکی ئەزموونی تاقی دەکرێتەوە. ئەو سەرچاوەیە کە داوای کردووە ناوەکەی ئاشکرا نەکرێت بە پێگەی تۆڕی هەواڵی عێراقی INN ڕاگەیاندووە ڕێکەوتن هەیە بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم بە بەکارهێنانی بۆڕی نەوتی کەرکووک مووسڵ جیهان. ئاماژەی بەوەش کرد لە ڕێکەوتنەکەدا بڕیار لەوە دراوە لەدەی ئەم مانگەدا لە شێوەی ئەزموونی هەناردەکردنی نەوت تاقی بکرێتەوە. هەروەها دەژڵێت بە گوێرەی ڕێکەوتنی عێراق و تورکیا ئەگەر هیچ گرفتێکی تەکنیکی نەبێت لە یەکی مانگی ئایاری داهاتوو هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری جیهانەوە دەست پێ دەکاتەوە. ستاندەر نوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.